جو بهتر من سرve mijare baxevin Mamosta Esman Raneyî ku yek ji beşdariyê serhildana Iraniya bû digelmedeye Kak Esman tu bi xêr hatî ser çava yek ji wa kesên ku te beşdar kir ew ê neyê gotenha dîtin yek ji wan abû wê demê behsa wê rojê ji mar bike. سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە و لەم ڕۆژە پیرۆزەدا سڵاو ڕێز دەنێرم بۆ خەڵکی شاری ڕانی دەواازی ڕاپەڕین و سڵاو ڕێز دەنێرم بۆ گیانی پاچی شەهیدانی ڕاپەڕین و تێگەڕای شەهیدانی ڕێگای ڕزگاری و ئازادی لە کوردستان. بێگومان ڕۆژی 5 ئازار کە ڕۆژی دەستپێکی ڕاپەڕینە لە مێژوو دیرۆکی کوردستاندا ڕۆژێکی پڕشنگدارە ڕۆژێکە کە بەڕاستی دەبێ هەڵوێستەی زیاتری لەسەر بکرێ خۆشببختانە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی بڕیارێکی پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 ئەمە کرا بە شووی ڕسمی و بۆنەیەکی ڕسمی بەڵام هێشتا ئێمە دەخوازین کە ئەم ڕۆژە گرنگی زیاتری پێ بدرێ و بایەخی خۆی بدرێتێ و من پێم باشە بۆ ئەم وەرزەی کاروباری پەرلەمانی کوردستان ئەگەر بکرێ بە شێوەی پرۆژە تەقدیم بکرێ پێشکەش بکرێ کە ئەم ڕۆژە ڕۆژی 5 مانگ بکرێ بە ڕۆژی نیشتیمانی بۆ هەرێمی کوردستانی عێراق چونکە بەڕاستی هەروەک لە زاری بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە یاخود دەبیستین لە هەندێک لاوە کە ئێمە ڕۆژی نیشتیمانیمان نییە. ڕۆژی نیشتیمانی پێم وابێ لە ڕۆژی 5 ئازار گرنگتر و بەهێزتر و مێژوویتر نییە چونکە ڕۆژی 5 ئازار بە تەنیا ڕۆژێک نەبوو وەرچەرخانێکی مێژووی بوو لە بزاوی ڕزگاری خوازی گەلی کورد و لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و هەموو ژیانی گەلی کوردی گۆڕی ڕۆژی 5 مانگ چونکە قۆناغێکی بەجێهێشت قۆناغی داگیرکاری و ستەمکاری و ژێردەستەی بەجێهێشت بەرەو قۆناغی ئازادی و سربەخۆیی و سەرخۆبوون. سبها ڕۆژە 5 مەهێ دەما گۆهۆشیار و خەک داکاتن سەرچادا هەگەر بەحسا دیمەنێن وێ ڕۆژێتی ژمار بکە. بەڕاستی ڕۆژی 5 ئازار من چونکە بۆ خۆم تێدا بەشدار بووم و بەر لە ڕۆژی 5 ئازاریش خۆمان بۆ ئامادەکرد بوو بۆ ئەوەی کە ئەم ڕۆژە دروست ببێ ئەم ڕۆژە خۆڕسک نەبوو ڕۆژی 5 ئازار ڕۆژێکی خۆڕسک نەبوو ڕۆژێکی دروستکراوی مێژووی بوو بەڵام بەدەست و بازووی خەڵکی کوردستان بەدەست و بە بیر و بە هۆش و بە هزری خەڵکی کوردستان ئەم ڕۆژە دروست بوو. بۆیە بەر لە 5 مانگ بەر لە 5 ئازار ئامادەسازیێکی زۆر باش کرابوو لەلایەن سەرکردایەتی سیاسی بەرەی کوردستانی لایەنە سیاسیەکان لە شاخ کۆبوونەوەیان کردبوو بەرنمەیان دانابوو پلانیان دانابوو و استراتیژەتی ئەو ڕۆژەشیان دانابوو بە هەماهەنگی لەگەڵ ناوشار لەگەڵ شانە ڕێخستنەکانی ناوشاری هەموو لایەنە سیاسیەکان بەڕاستی بەرهەمێ وان جبینان و ئامادەکاری سەرهەلدانا 5 ئادارێ بوو سەرهەڵدانی 5 ئەمزانن پشتی سەرهەلدانێ بە چەند ڕۆژن کێم سەرۆک بەرزانی داکەت هات ناو باژار دگەل وە دەجیڤیا دوێ جوینە هەگەر تژمار بەحس بکە سەرۆک بەرزانی بەسا چوە کرد داخوازا چوارە بڵێ لە وەکو سەرکردایەتی سیاسی بەرەی کوردستانی کە ئەو کاتە جەنابی سەرۆک مەسعود بارزانی سەرۆکی بەرەی کوردستانی بوو خولی ئەم خولە جەنابی سەرۆک مەسعود بارزانی سەرۆکی ئەم خولەی بەرەی کوردستانی بوو لەو کاتەدا کە ئەم ڕاپەڕینێ تێدا دروست بوو بەر لەوەش کە وەکو گوتم ئامادەسازیەکانی بۆ دەکرا. جەنابی سەرۆک بارزانی وەکو یەکەم سەرکردەی سیاسی و شۆڕژگێڕ و پێشمەرگەی کوردستان لە ڕاپەڕیندا گەیشتەوە ناو شار لە شاخەوە گەیشتنەوە ناو شار خۆی و هاوشان لەگەڵ کۆمەڵێک لە هەڤاڵانی سەرکردەی پارتی و لایەنەکانی دیکە هەمویان بەیەکەوە هاتنەوە پێشوازیەکی پاڵەوانانەیان لێکرا لەلایەن جەماوەرەوە زۆر بە خۆشحاڵیەوە وەرگیران و جەنابی سەرۆک بارزانی کە گەیشتە ناوشاری ڕانیە دوای ئەوەی کە گەیشتەوە ناوشار یەکەم کۆبوونەوەی فەرمی جەنابی سەرۆک بارزانی لەگەڵ فەرمانگە حکوومیەکانی سنووری ڕانیە ناو قەزای ڕانیە ئەنجامیدا چ گرنگیاوە جوینە دەتوانین بەڵام ئەوە یەکەم کۆبوونەوەی فەرمی بوو نەک کۆبوونەوەی سیاسی چونکە کۆبوونەوەی سیاسی جودایە کۆبوونەوەی فەرمی حکومی کۆبوونەوەکە زۆر گرنگ بوو یەکەمیان ئەوە بوو کە جەنابی سەرۆک بارزانی دەستخۆشی لە جەماوەری ڕاپەڕی کرد دووەمیان ئەوە بوو کە گڕوتینێکی زۆر زیاتریاندا بە ڕاپەڕین و بە حەماسەتی خەڵک و سێمیشان ئەوە بوو کە جەنابی سەرۆک بارزانی لەم کۆبوونەوەیەدا کە من لە مەقالەیەکدا ئاماژەم پێ کردووە و یەکەم جاری شەباز دەکرێت لە کۆبوونەوە فەرمیەکەدا چەند خاڵێکی وەکو ڕێنمایی
پێشکەش بە ئامادەبوانی کۆبوونەوەکە کرد کە بریتی بوون لە سەرۆکی فەرمانگە خزمەتگوزاریەکانی ناوشاری ڕانیە بەڕێوەبەراتی کارەبا ئاو نەخۆشخانە قوتابخانەکان و هەموو فەرمانگایەکانی پەیوەند بەو قەزای ڕانیەوە و چەند ڕێنمایەکی گرنگی پێدان داوای لێکردن کە هەرچی زووە و هەرچی لە توانادا هەیە بکرێ خزمەتگوزاریەکان بگەڕێنەوە بۆ خەڵک پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ خەڵک لە ڕۆی دابینکردنی خزمەتگوزاریەکان وەکو ئاو کارەبا و دەستپێکە قۆناغەکێ بۆ قۆناغا شۆڕەشی و جبینە یەن سیاسی و یەن بەشارتی و جبینەك حکومی علنی کاک عوسمان gelekî spas ji ber nebûna demê vê deke ez neçarm te ragirim gelekî spas Osman Raneyî te yek ji wa beşdariyê serhildanê Raniya te mere bû gelekî spas.